شيء ظالم لنفسه مسلمان وظلمج لنفسي خوي دكا مسلمانك غافل عما خلق له بآقايا لو مقصد ما بستقوريي لو غايتيك أخوة أوي لبينا ودا دروس كردوا بآقايا لوا بآقايا لنويج بآقايا لروجو قرتن بآقايا لقرآن بآقايا لذكري خوا بآقايا لخوا ما ذكرتن بروجي دوائي همو غميشي بريتيا لدنيا بريتيا لدنيا بس ئەوەندەی کات بەوە سەرف دەکات کە هەرچی هەیە خۆی گرتووە بە ممەثلینەوە هەرچی کەسێک کە ممەثلە و فلیم دەکات و نازانم چی دەکات هەر هەمووی دەناسێت هەیە بە گۆرانی بێژەکانەوە چی گۆرانیە دەیزانێت کەلیمەیەکی یەکەمی گۆرانیشی بۆ بڵێکتەوە گۆرانیە فلان گۆرانی فلان کەسەیە هەیە بە لاعیبەکانەوە فلان لاعبی فلان نادی ئەوەندە گۆڵی کردو ئاواش کردی هەمووی دەزانێت هەمووی ئاگای لەوە هەمووی هەیە ئەی ئەوەی کە تۆی بۆ دروست کراویت ئایا هیچ لەبارەی پێغەمبەرەکەتەوە دەزانی عەلەیهی سەڵات وسەلام دەزانی فلان چەند گۆڵی کرد ئەی دەزانی ئەبوو بەکر چی کرد بۆ ئیسلام دەزانی عومەر چی کرد ڕەزای خوای گەورەی لێبێ دەزانی سەحابە چیان کرد ئەم دینە گەیشتە تۆ ئەو دینەی کە بەهۆیەوە تۆ دەچیتە بەهەشتەوە بەهۆیەوە لە جەهەنەم ڕزگارت دەبێ کەسیان دەناسی ئاگات لە هیچ هەیە نەوەڵا اینجا صنفی یەکەمی زاڵمەکان کە منافق و علمانی و ملحید و بێدینەکانن ئیش لەسەر ئەو جۆرە مسلمانە بێ ئاگا و غافڵانە دەکەن نەک هەروایان لێ دەکەن تاریخی خۆیان مێژووی ئیسلام نەزانن حەقیقەتی دینەکەیان نەزانن لە پێش چاویشیان ناشیرن دەکەن جیلی تازە چەندێک لە ئێوەی دانیشتوو لێرە مناڵەکەتان ناوێ کە ئیمانی تێدا دەردەکەوێت کەمێکی ئەی ئەوەی تر یا بە ناوی لاعیبێکیەوە دەکا یا بە ناوی وڵاتێکی کافرەوە شارێک لە شارەکانی ئەولا بۆ کاک بۆ وا غافڵیت تۆ نازانی بۆچی دروست کراویت تۆ دەزانی ژیان هەر بەم شێوازە بۆ تۆ دەمێنێتەوە نازانی کولی یەکێک لە ئێمە فترەیەکی دیاریکراوی بۆ دانراوە تۆ لە ئیمتیحان دایت ئاگات لە خۆنیە دەڕوات و گەیشتیتە 20 ساڵ 30 ساڵ 40 ساڵ 50 60 ئاگات لە خۆنی مردیت کۆتایت پێهات چیت کرد وەڵا ناوی هەموو لاعیبەکانم لەبەر کرد وەڵا هەرچی گۆرانی بێژە زانیم هەرچی نازانم چیە من ئاگام لێتی چی بەچی کرد چ سوودێکی بۆ تۆ دەبێ برای مسلمان گەنجی بەڕێز چ سوودێکی بۆ تۆیە بۆ ئاگات لە قیامەتەکەت نییە بۆ ئاگات لە پەروەردگارت نییە کە تۆی دروست کردووە نیعمەتی بەسەردا ڕشتووی هیدایەتت دەدا ڕزگارت دەکا دوعات قبول دەکا هەرچی نیعمەتە لە تۆدایە لەلایەن پەروەردگارتەوەیە بۆن ئاگات لەو نییە بۆ یادی خوا ناکەی بۆچی نوێژی بەیانی مسلمانان نابیندرێن کەمێکی کەم نەبێت لە ماڵەکانی خوا بۆ نابیندرێ غافڵ بێ ئاگا تا سەعات 2 شەو 3 شەو بەدیار شتی پڕوپوچەوە دانیشتوتەوە ئەی ذکری خوا ئەی قورئان لێی پرسە وەرە ئاەتێکی قورئان بۆ بخوێنە خریجی کولیە نازانێ قورئان بخوێنێت مامۆستای و دامەزرا وەکو پێویست نازانێ ئاەتێکی قورئان بخوێنێتەوە حەدیثێک بخوێنێتەوە غافڵ بێ ئاگا ئەنجا لە واجباتدا زۆر کەم تەرخەم ئەنجا لە حرامکردن زۆر بەلایەوە ئاسان ئەوانش زاڵمن جۆرێکن لە زاڵمەکان